کار و چالاکیێنمال 25 هەیڤە 11 ڕۆژە نەهێلا ناتند و تیژیان بەرهنگارم ناتون دیژێ دژی ئافرەت و خێزان دژی ئافرەتی عفۆن دێلماوەی 16 ڕۆژادە بەردەوام بێ و کار و چالاکیێنمە گێڕانە سەمینارە وەکی گوتی بەڵافکردنا ڕێنمایە و یاسا و ئەوێ کۆ تند و تیژی نەهێل بۆ نەهێلانا تند و تیژیە دێکارێمە بەردەوام بێ ئەلماوێ 16 ڕۆژادە کار و چالاکیên ڕێبەبەریا بەرهەنگاربوونا تند و تیژی مەزبێتم بۆ خەڵکێکی بدەینە دیارکردن و ئافراد جی خودان هەر مافەکەت جواکێ مادا بێتڤە ئافراد بزانیتن و تێبگەیتن ئەڤە ئاڕۆژنامەیە ئافراتە بندەست بمینیتن و هەمی حقوقەت وێ بهێنە خۆرن کو ئافراتێ مافی هەی بۆ تەڵابکردنە هەر تشتێکی بۆ نمونە کار و چاڵاکێت وێ دەرڤە ئافرەتی حەقی خوێندنێ هەی ئافرەتی حەقی هەی دەخوازە حەقی خوب کەتن گەلای جۆرە یعنی وەکیمە هەما هەر بچیکاتی و ئەمێت بلند بووین و مەزن بووین و تێگەهشتین کە ئافرەتێ چه حەق نینن یانجی ئافرەتی حەق نینە دەرکەویتن یانجی کار کەتن دەرڤە یان بچیتە مەدرسێ یان گەلای جاهادا دەبینین ئافرەتی بێژیت تنە حتا شەشەی ئیبتیدایی دەخینیت وەکی دێڕین تا خۆرێ ماڵ